کۆدە نێودەوڵەتیەکانی شەڕەکەی لالەزار. ئێران بۆ باڵ تاڵەبانی خۆی یەکلای کردوتەوە. دوجار و دوای هەفتەیەک لە کۆمەڵکوژیەکەی لالەزار ئێرانیەکان بە دەنگی بەرز گوتیان ئەوەی کراوە پەلامار و پلان بووە بەسەر هاوپەیمانەکانیان و ئەوانیش قبوڵیان نەکرد و بەدەنگ هاتوون. سایتی تەسنیمی فەرمی و زمانحاڵی سوپای پاسداران بە ئاشکرا دەڵێت ئەوەی ڕوویدا لە سلێمانی پلانی ئەوروپی و ئەمریکی و ئیسرائیلیەکان بوو دژی هاوپەیمانە استراتیژیەکەیان کە بافڵی کوڕی جەلال تاڵەبانیە. هەر بۆیە ئەوان قبوڵیان نەکردووە. سایتەکە ئۆکرانیەکان و ناتۆ تۆمەتبار دەکات بە مەشقدانەوەی هێزی دوو پشک و پێدانی چەکی تایبەت و درۆن بۆ لێدان لە بەرژەوەندەکانی ئێران و دروستکردنی مەترسی لە ناوچەکانی بندەستی ئێران. دواتر ماڵپەڕی بۆڵتن نیوز کە دەستگایەکی نزیک لە ئیتلاعاتە بە ئاشکرا دەڵێت هەرکەس لە عێراق و کوردستان نزیک بێتەوە لە ئەمریکی و ئەوروپیەکان هەمان چارەنووسی لاهور و هاوڕەکانی دەبێت. ماڵپەڕە هەواڵگریە ئێرانیەکە بێپەردە دەڵێت پلانگێرا دەست لە پشدراوەکان ویستی ڕووخاندنی دەسەڵاتەکەی بافڵی کوڕی مام جەلالیان هەبووە. بەڵام دوجار ئێران لە تنگانەدا دۆستەکانی بەجێ ناهێڵێت و وەک ئاماژەیەک بۆ هاوکاری ئێران لە کوشتارگەکەی لالەزار و قەتڵ و عامکردنی ئەو دەیان پێشمەرگەی کە 3 مانگا بە گیرفانی خاڵی دەوام دەکەن. بەرپرسیەکەتی و لەسەر و هەمویانەوە بافڵ تاڵەبانی پێیان خۆش نەبوو ئێران بەو جۆرە و بەو بێپەردەیە خۆی یەکلایی کردەوە و سلێمانی وەکو ناوچەیەکی نفوذ و دەسەڵاتی خۆی نمایش کرد. چونکە بافڵ تاڵەبانی ماوەی 6 مانگە خەریکی لۆبیکردنە لە ئەمریکا بۆ قەنەعەت پێکردن و ڕازیکردنی بەرپرسانی کۆشکی سپی بۆ مامەڵان لەگەڵداکردن. بەڵام وەکو کورد دەڵێت دوجار ئێرانیەکان ڕیسەکەیان کردەوە خوری. چاودێرانی سیاسی عەرەبی 2 هەفتە لەمەوبەر پێشبینی و ڕووداوانەی سلێمانیان کردبوو بە تایبەت کە هەندێکیان بە ئاشکرا زانیاری ئەوەیان گواستبەوە کە ئێران بە 3 هەنگاو 3 پلان و ئۆپەراسیۆنی لە ناوچە سنووریەکانی خۆی دەبێت تایبەت لەو شارانەی کە هاوسنووری خۆیەتی لە نمونەی شارەکانی بەسڕا، کووت و سلێمانی کە ئەمانە بە قوڵایی استراتیژی ئێراندا دەنرێت. لە دوای جەنگی 12 ڕۆژەی ئیسرائیل بۆ سەر ئێران ئێرانیەکان بەردەوام و بە وردی سەرقاڵی تەسفیەی ئەو کەس و گروپ و لایەنانان کە گومانیان لێ دەکەن هاودەست بووبن لەگەڵ ئەمریکی و ئەوروپیەکان و لە هەر شوێنێک دەستیان بگات ئەو گیانە لە ڕێگەوە دەکێشن کە کوشەندەن بۆ ڕژێمە ئەمامە بەسەرەکە یاخود ئەوەی ئەوروپی و ناڕازیە ناوخۆی ئێرانیەکان و کوردەکان پێی دەڵێن ڕژێمی سێدارە.